أمتنا تشبه بنيانا وليبقى البنيان قويا، نتعاون في الخير جميعا، نتكاتف في الحق سويا، ولننشر في كل مكان أخلاقا فاضلة عليا، ولنبذل ولنترك أثرا ملموسا في الناس رضيا وتحرك. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على محمد وعلى آله وصحبه أجمعين. یەکێک لە ڕەفتارە هەرە جوانەکان کە گەورەترین نیشانازیە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆشویستنی خێزانەکانیەتی و میهرەبانیەتی بەرامبەر خێزانەکانی، و لەگەڵ ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خێزانەکانی خۆی خۆشویستووە و میهرەبان بووە بەرامبەریان، لەگەڵ ئەوەشدا ئەم میهرەبانی و خۆشویستنەی نەشاردووەتەوە و شەرمی نەکردووە لێی، کە ئەمە یعنی ئیطارێکی گەورەی جوانی پێغەمبەری خوا بوو عليه الصلاة والسلام. لە کاتێکدا کە زۆرێک لە پیاوان لە شوێنکەوتانی پێغەمبەری خوش عليه الصلاة والسلام کاتێک کە بینی خێزانەکانی خۆیان خۆشەوێ میهرەبانن بەرامبەریان، بەڵام لەگەڵ ئەوەشدا شەرم ئەکەن لەوەی کە بە خێزانەکانی خۆیان بڵێن خۆشمانەوەی، شەرم ئەکات لەوەی کە میهرەبان بێ لەگەڵ خێزانەکەیدا، بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەمەی بە شەرم نەزانیوە و ئەمەی بە خراپە نەزانیوە، بە چاکەی گەورەی زانیوە و نەشی شاردووەتەوە. لە یەکێک لەو قەولانەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لێی ڕیوایەتەکرێ، ئەفەرمێ لە دوای وەفاتی دایکمان خەدیجەوە رضی الله عنها، دایکمان عایشە گێڕێتەوە فەرمێ زۆر جارەی فەرموو ئینی قەد ڕوزیقت حبەها، بەڕاستی من خۆشەویستی ئەوم پێدراوە، ڕزقی خۆشەویستی ئەوم پێدراوە، و لەگەڵ ئەوەشدا برا خۆشەویستەکەم عەمری کوڕی عاسە گێڕێتەوە لە پێغەمبەری خواوە عەلەیهی الصلاة والسلام، ئەفەرمێ جارێکیان پرسیارم کرد لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، پێم وت من ئەحەب الناس ئیلەیک، کێ خۆشەویستترین ئینسانە لە لای تۆی پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام؟ قال عائشة، وتی عائشەی خێزانم ئەی عەمر. قال من الرجال، ئەی پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام، من مەبەستم ماڵ و منداڵەکەی خۆت نییە، مەبەستم عامەتی مسلمانانە، کێ لە هاوڵەکانت تۆ زۆر خۆش دەوێ؟ قال ئەبوها، بزانە کە باوکیم خۆشترەوێ. فەرمێ چەند جارێک پرسیارم کردایە ئەمزانی ناگەم بەوە، بۆ ئێوازم هێنا. بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام نا عائشە لەلایەتی و نا شەرم ئەکا لەوەی کە پیاوێکی بێگانە پرسیاری لێ بکە، یاخود جیاواز لە ژیانی پێغەمبەرایەتی پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام لە ناو ئیطاری ماڵەوەیدا. عەمر پرسیاری لێکەوە فەرمێ عائشەی خێزانم زۆر خۆشەوێ، بۆیە هێندە خۆشەویستی بۆ عائشە هەبوو ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لێ، حتا یەکێک لەو شتانەی کە لێ گێڕێتەوە، ئەفەرمێ دایکمان عائشە گێڕێتەوە، فەرمێ خۆی ڕۆژێکیان من لە سووڕی مانگانەدا بووم، ئەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام زانی کە من لە سووڕی مانگانەدام، لەسەر سفرە پەرداخ دانرابوو، لە پەرداخێک ئاوم خواردەوە، ئەفەرمێ تەرکیزم کرد پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام لەو شوێنەی کە من ئاوم لێ خوارد و دەمم پێوە نابوو، پەرداخەکەی هەڵگرت و عەینەن شوێن دەمی پێوە ناو ئاوەکەی خوارد، و پاشان گۆشتمان هەبوو، ئەو گۆشتەی کە بە ئێسقانەکەەوە بوو ئەم خوارد، دام ئەنا ئێسقانەکەی و بڕێک لە گۆشتی پێوە ئەمە. ئەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام ئێسقانەکەی هەڵەگرت، لەکوێ من دەمم پێوە نابوو، ئەویش بە هەمان شێوە دەمی پێوە ناو ئەی خوارد، کە ئەمە شانازیشە بۆ پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام، و بەڵکو بە شانازی ئەگەڕێتەوە هەتاکو دنیا دنیایە، و ئەجر و پاداشت و گەورەیەک بوو بە پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام. تۆی پیاوی ئیمانداری شوێنکەوتوی ڕەسوول الله صلی الله عليه وسلم دڵنیابە ئەمە ڕەفتارێکی هەرە جوانە لە خۆت دابیڕازێنەوە، شەرم مەکە کە بەداخەوە زۆرێک لە ئافرەتان ئەم گلەیەیان هەیە بەرامبەر پیاوەکانیان لەم ڕۆدا، لە کاتێکدا پیاوەکانیان مولتەزیم و دیندارن و ئەهلی مزگەوتیشن، کە ئەمە بەڕاستی ظولمێکی گەورەیە و پیاو ئەبێ میهرەبان بێ بەرامبەر ماڵ و منداڵەکەی وەک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. أمتنا تشبه بنيانا وليبقى البنيان قويا، نتعاون في الخير جميعا، نتكاتف في الحق سويا، ولننشر في كل مكان أخلاقا فاضلة عليا.